بەڕای من ئەوەنەیەکی تەجروبەم کردبێت و لێرە کە بەردەوامم پێش ئەوەی کە مناڵ بیلۆکەینوانە زمانێکی تر فێر ببێ پێویستە زمانی دایک فێر ببێ خاصن لە تەمەنی بچووکەکان و کە ئێمە لە دایانگا زۆر تەرکیزەکەینە سەر زمانی دایک تاوەکو تەمەنی 3 ساڵەکان چونکە هەتا ئەم تەمەنە وەرگری یەک زمان ئەتوانێت بکات کە زمانێکی ترمان بۆ تێکەڵ کرد لەو کاتەیە مناڵەکە سەر لێ شێواوێت دروست ئەبێ لای بۆیە مناڵی ئێستا زۆربەی نە بە زمانێک بۆ نمونە ئینگلیزی نە کوردیەکە ناتوانێت ڕستێکی تاواتی دروست بکات و ئەبێتە هۆی دواکەوتنی قسەی کەمێکێکە لە هۆکارەکان ئەویش زمان تێکەڵاوبوونە بۆیە ئێمە تاوەکو لێرە تا تەمەنی 3 ساڵەکان تەنها زمانی کوردی بەکار ئەهێنین بۆی کە مناڵەکە هەموو جوان بە تاواتی فێری وشە کوردیەکان ببێ فێری داواکردن بە فێری ئەو بێکە وەڵامی ینی بەرامبەرەکەی باتەوە کاتێک کەشتێکی پێ ئەڵێن لە دوای 3 ساڵەکان و ئێمە لێرە دەست پێ ئەەکەن بە مناڵەکان تەنها بەشتە سەرەتاییەکانی زمانی ئینگلیزی لێرە چونکە مناڵ لەم تەمەنە تەنها ئەبێ لە ڕێی یاریکردنەوە فێر بکرێت بە تایبەتی بۆ زمانێکی تر بۆی کە بتوانێت جیاکاری بکات لە نێوان زمانێکی خۆی و زمانێکی ترە ئەگەر ئێمە بەڕێگایکی تەندروست بتوانین یەک زمان بە تەواتی فێری مناڵەکە بکەین و دواتر هەڵی زمانەکانی تری لەگەڵا بین ئەو کاتەی لەکەوتێکی خراپ بۆ مناڵەکە دروست نابێ بگرە زۆر باشیش ئەبێ بەڵام ئەگەر بەڕێگایکی ناتەندروست بێ و مناڵەکە نەناسین و بزانین ئاستی وەرگرتنی تا چەندێکە ئەو کاتە زەرری بۆ مناڵەکە ئەبێ بە پێچوانە من پێم باشە کە لە مەکتەبەکانان ئەوڕوا لە مەکتەبە حکومەکانیشە زمانی ئینگلیزی بەکار بهێنرێ بە تایبەتی لەبەرەوەی ئێمە زمانێکە کە هەموو کات ئیشمان پێیەتی ڕاستە ئێمە بە کوردی قسە ئەکەین بەڵام زۆربەی شتەکانی ژیانی ئێمە لە ئێستا بۆ بە ئینگلیزی و لەبەرەوەی ئێمە چوونێتە ژیانی سۆشیال میدیاکانەوانێ و داخڵی گیانی دەرەوە بووین بۆیە زمانێکی سەرەکیە کە بزانرێت بە تایبەتی لە سەرەتای تەمەنی مناڵە وردەوە دە بەپێ قۆناغەکان فێری ئەم زمانە ببێت بۆ داهاتی خۆی باشترێکە بەشێکیان زمانەکەی کە باسمان کرد و بەشێکیان بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنەکانە من بە هیچ شوێک لەگەڵ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنەکان نیم بۆ فێربوونی زمان تەنها ئەو ڕێگا پەروەردەیانم بەلاوە باشە بۆ نەکە لە مەکتەبەکانە ئەخوێنرێت نەک تۆ بینی مناڵەکەت بە سەعات بە دیار ئایپادەوانە بە دیار موبایلەوە بە دیار تیڤیۆ دابنرێ تەنانەت سەری ئەوە نەکە بزانین مناڵەکەت سەیری چی ئەکا ئەکید لێکەوتی زۆر خراپی لێ دروست ئەبێ بێجگە لەوەش ئەم مناڵە دواکەوتنی قسەی بۆ دروست ئەبێ تێکچوونی تەرکیزی ئەبێت تەنانەت تووڕە ئەبێت هەڵچوونی ئەبێت خواردنی تێک ئەچێ خەوی تێک ئەچێ بێژگە لە هەموو ئەو لایەنە تەندروستیانە تریش کە زەرری بۆ جسمی ئانی دروست ئەکا بە هیچ شێمە لەگەڵ بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنی نیم بۆ فێربوونی زمان تەنها ڕێگا پەروەردەییەکان بۆ فێربوونی زمان گرنگە ئێمە وەکو دانگی مۆنتیسۆری لێرە زۆر گرنگی بە چالاکیە کوردیەکان ئەین بە تایبەتی بۆنە کوردیەکان و بێجگەلەوە ئێمە شوێنێکی تایبەتمان ئامادە کردو بە هەموو ئەو کەلوپە لە کوردەواری و کەلەپوریانەکە لە کوردیا هەیە لە کوردەواری خۆمانە هەیە و مناڵەکانمان فێر کردو کە بۆ چ شتێک بەکارهێنرێت بەڕاستی بۆ مناڵی ئۆتیزم یان هەندێک نەخۆشی کەمان هەیە دانگە بۆ ئەو زۆر سوودێکی وای نابێت لەم حاڵەتە پێویستەکە سەردانی دکتۆر بکرێت و ببرێتە سەنتەرەکان بۆ ڕاهێنان پێکردنیان چکە ئەوان پێویستیان زیاتر بەوەیە بەڵام هەنێک نەخۆشی تر هەیە ناتوانین بڵین نەخۆشیە وکو حاڵەتێک دەتوانین سێری بکەین ئەمانە ئیسفادە ئەکەن لە دایانگەکان بۆ منە دواکەوتنی قسە بێت ئەم شتانانی حاڵەتێکی تەبیعیە ئێمە توانی هاوکاریان بین ئەو لەو کاتەشە ئێمە دووبارە جەختەکەینەوە سەر زمانی کوردیەکە سەر جێناوەکان سەرڕاناوەکان سەرناوەکان هەمووی تا دروستکردنی ڕستە ئەبە مناڵەکە بزانێت لە دوای دروستکردنی ڕستەوە اینجا ئێمەینە سەر زمانێکی تر بۆ مناڵەکە و ئەوەی کە هاتیینە سەر زمانێکی تر بۆ مناڵەکە ئەبشتی زۆر سەرەتایی بێ زۆر سادە بێ بۆ نەژمارەکان بێ پیتەکانی ئینگلیزی بێ بۆ شێوەی ئێمە لەگەڵ مناڵ دەست پێەکەین ئێمە تقریبا لە تەمەنی 2 ساڵەکانەوەنێ هەموو بەهێنێک لە سڵای مۆنتیسۆریا بە مناڵەکان بۆ نەشارەکانی هەرێمی کوردستانیان پێ ئاشنا ئاکرێ و بە چ شتێکیش ناوبانگی هەیە بۆ نمونە هەولێر بە قەڵای هەولێر عنی کە ناسراوە دوهۆک بە پردیدەلات بۆ منە کەرکووک بە بابە گۆرگۆڕ هەڵەبجە بە مۆنۆمێت ینی ئێمە ئەم شتانەی کە پێویستەکە مناڵ لەسەر شوێنەکەی خۆی بیزانێ فێریان ئەکەین لە تەمەنی 2 ساڵیەوە ینی هەموو بەیانێک ئێمە لیان ئەپرسێتوانی ئێسەر لە مناڵی ئێمە پرسە بۆ نمونە هەولێر بەچی بەناوبانگە سلێمانی هەموویت پێ ئەڵێ لەبەرەوەی ئەزانێ بۆ منە سلێمانی بە ڕۆشنبیری بەناوبانگە ینی پێویست دەکات ئێمە ئیش لەسەر ئەمانە بکەین لە تەمەنی 2 ساڵیەوە لە تەمەنی بچووکتری شەوارێ ئەوە ئەکەوتە سەر ئاستی وەرگرتنی مناڵەکە و ناسینی مناڵەکە بزانین تا چ ئاستێک وەرگرە لە هەموو دایانگەکانە پێویستەکە گرنگی بیرە بە چالاکیە کوردیەکان و بە زمانی کوردیش
ینی بەڕای من پێویستەکە بکرێ بە یاسایەکە مناڵ هەتا تەمەنی 3 ساڵی پێویستە تەنها زمانی کوردی فێر ببێ. جاری وازەختی دایک و باوکمان لەسەرە کاڵە مناڵەکەم نە ئەمێ زمانی دۆم فێر بە، بەڵام ئێمە تەجروبەمان هەیە باشترێک کە ئەزانین کە ئیلا ئەبە جەختکرێتە سەر زمانی کوردی. ئێمە ڕاستە لێرە پەروەردەی مناڵ ئەکەین، ڕاستە مناڵەکە لە تەمەنێکی بچووکە، بەڵام هەموو مناڵێک پێویستی بە چالاکی جۆرا و جۆرە و ئەو چالاکیانش کە مناڵەکە ئەیکات ئەبێ لە ڕێی خۆشی وەرگرتنەوە بێت، ینی دوای کە نەتیجەکەی مناڵەکە ئەبینی لەسەری نابێت بە شێوازێک بێت کە لادانی کردبێت لە ئامانجەکەت کە تۆ دادناوە، بۆ منە لە ڕێی یاریکردنەوە بێت، لە ڕێی چالاکێکی دەرەوە بێت، لە ڕێی گەشتێکی زانستیەوە بێت، پێویستەکە تۆ مناڵەکە تێبگەینی لە وەرگرتنی زمانەکە و لە ئاشناکردنی بە کولتۆری خۆمان. ینی ئێمە چالاکیمان هەیە لە دەرەوە ئەیکەین هەموو شتەکان کوردیە، ئەبێ بۆ مناڵێکی ڕوونکەیتوانێت کە ئەم بەشە کەلوپەلانە ئەم پارچە کەلوپەلە کە بەکار هاتووە لە کۆنا بۆ چ شتێک بەکار هاتووە و لە هەمان کاتیشە دایک و باوکەکان ئاگادار بکرێنەوە کە ڕۆژەکە چالاکێکی وامان هەیە ئەتوانێت هەشتێکی کوردەواری هەیە لە ماڵەکەی خوانە بیهێنێ لەگەڵ خۆیان بۆی مناڵەکە بتوانێت ئەو پارچە کە هێناوێتی لێرە پیشانی هاوڕێکی باتوانێ و بۆی شەرح بکات کە ئەم پارچە لە ماڵی ئەمانایە کوردەواریە لە کۆنا بەکار هاتوو بۆ چ شتێک بەکار هاتووە. یعنی ئەمە لە هەموو شوێنێک پێویستە، لە هەموو دایانگەیەک پێویستە، تەنانەت لە ڕەوزەش. ئێستا لە ڕەوزە ژووری کوردیمان هەیە، ژوورە کوردیەکە بچیتە ژووروانە ژوورێکی تەواو فۆلکلۆریە، ینی هەموو کەلوپەلەکان کە تایە بەکار هاتووە هەمووی ینی ئیشی ڕەسەنی کوردی خۆمانە کە مناڵ ئەچێتە ئەوێ یەکسەر هەست بە کولتورەکەی خۆی ئەکات، هەست دەکات کە ئەو کوردە باو باپیرانی چ شتێکیان بەکارهێناوە. یەکەم شت پێویستە ئەو بکرێ بە یاسا کە لە تەمەنی زۆر بچووکیە تەنها مناڵ پێویستە زمانی کوردی فێر ببێ، بۆ ئەوی زمانی ڕەسەنی کوردی بناغەیەکی پتە دابنێت. دوای ئەوەی کە زمانەکە فێر بوو اینجا بینە سەر زمانی دۆم و سێهەم بۆ مناڵ ئەمە بکرێت بە یاسا. هەموو ئەو بۆنانی کە هەیە بە تایبەتی بۆ منە نەورۆزە یان هەر بۆنەیەکی کوردی خۆمانە بە جلوبەرگی کوردیەوە بکرێت، ناساندنی کولتورەکەمان بێ. بێجگە لەوە پێویستە کات ڕۆژانە مناڵ دووبارەی لێ بکرێت، چونکە مناڵ بە تکرارکردن بە دووبارەکردنەوە زیاتر شتەکان ئەمێنێتەوە ئەچەسپێ لە مێشکە، ئەوەی پێ لەگەڵدا دووبارە بکرێتوانێکە کولتورەکەی تۆ چۆن چۆنیە، شارەکەی تۆ چۆن چۆنیە، کوردستان لە چی پێکاتووە، مێژومان چۆن چۆنی، بۆ پێویستەکە بە شێوازێکی زۆر سادە مناڵەکان لەمە تێبگەێنرێت و ئۆفێر بکرێن. پێویستەکات مەکتەبەکە حکومی بێ ئەهلی بێ هەر شتێک بێت، پێویستەکات کە ئێمە سرودێکمان هەیە سرودی نیشتیمانی ئەو سرودی تێدا بوترێ. ئێستا ئێمە هەموو ڕۆژە پێنجشەممەیەک لێرانە لەناو هۆڵەکەیە ئاڵا هەڵکردنمان هەیە، مناڵەکان ئاڵای کوردستان هەڵەکەن لەگەڵیشیە ئێمە ئێستانە بڕۆ لیان پرسە هەمووی سرودی عێراقییان لەبەرە، لەبەرو ئێمە ئەبێت ئەو سرودەی کە نیشتیمان پەروەریمانەکە چەنەها کەس گیانی خۆی داناوە لە پێنا ئەو ئاڵایمە لە پێنا ئەو سرودە، پێویستەکات ئەوە لە مناڵەکانمان بگەێنین کە ئەمە چۆنەڵی مۆرکێکی نیشتیمانی ئێمەیە. بەڵام وەکو ئەوی کە مەکتەبێکی نەک تورکی هەچ زمانێکی تر بێت، ئەمە ڕای منە پێویستەکات لە هەموو مەکتەبێکە سرودێک ئێمە خۆمان سرودێکمان هەیە و وەتانیە و نیشتیمان پەروەریە و خوێنی چەنەها شەهیدی پێوەیە پێویستەکە ئەوە بوترێ.